لە هەموو کوردستانە بەپێی خەمڵانەکان زیاتر لە 30,000 گەنجی خریجی کولیەکان ئەوانەی کە پارە کۆ دەکەنەوە پاسەوانی مۆلیدەن مشەغیلی مۆلیدەن کاری پێکەن هەمووی بێکارە بێ و دەبێ بچێتەوە ماڵەوە. خاوەنی مۆلیدە ئەهلیەکان لە بەردەمی قایمقامێتی سلێمانی گربوونەتەوە داوای ئەوە دەکەن کە چارەنووسیان دیاری بکرێت لەلایەن قایمقامێتی سلێمانیەوە بۆی بەو شێوەی ئێستا نەمێننەوە هاوکات ئەوانیش کار و کەسابەتیان لەسەر ئەم مۆلیدانەیە. منەچمە لای ژمارەیەک لەوان سڵاوتان لێبێ. داواکاری ئێوە چێکە بڕاتونتە بەردەمی قایمقامێت زانێت چیتان بۆ قایمقامێت سلێمانی؟ وەڵا قایمقامێت ئەمڕۆ هاتوونە تێرەوەک لایەنێکی پەیوەندیدار لەم شارەیە. ئێمە داوای مافی خۆمانەکەین و دژی هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری نین کە لە بەرژەوەندی گشتی ئابێ بە تایبەت پرۆژەی ڕووناکی پرۆژەیەکی خزمەتگوزاریە بەڵام ناکرێت ئێمە لێرە لە بەرچاو نەگیرێن کە چەندین ساڵە خزمەت دەکەین و هەموو سەرمایە و دەستمایەکمان بۆ مۆلیدانەوە ئێستا حکومەت گرێبەستێکی هێناوە بە زۆرە ملێ بیسەپێنێ بەسەر تا و دەڵێ فەرمۆرە ئیمزاشی بکە لە کاتێکە ئەمە پێچەوانەی یاسایە گرێبەست دەبێت ڕەزامەندی هەردوو لای لەسەر بێ و لە کاتێکی تراکە ئێمە هەموو سەرمایە و دەستمایەکەمان لە دەستین جگەلەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی بانگەشەی ڕەخساندنی هەلی کار و نێشتنی بێکاریەکە بۆ ئەم پرۆژەیە کە دەستی داوە لە هەموو کوردستانە بەپێی خەمڵانەکان زیاتر لە 30,000 گەنجی خریجی کولیەکان ئەوانەی کە پارە کۆ دەکەنەوە پاسەوانی مۆلیدەن مشەغیلی مۆلیدەن کاری پێکەن هەمووی بێکارە بێ و دەبێ بچێتەوە ماڵەوە. دیاتری خاڵەکانی ناو ئەو گرێبەستە چییە؟ وڵا دەڵێ وەرە ئیمزایکە ئێمە ماگانە مەبلەغێک پارە دەدەین مەبلەغێکی لێک لەدەینەوە بەپێی بڕی ئەمپێر و شوێنی مۆلیدەکەیە و هەندێک مۆلیدەمانە ئەو پارەی کە ئەو دابینی کردو بەس تەنها کرێ شوێنەکەیەتی تیایدا بێ و ئەو پارەی ئەو دابینی کردو بەشی پارەی مشەغیلەکانە ناکا کە لەوێ بێ ئێمە داینێن بە دیار مۆلیدەکەەوە ئەمە هەمووی کێشە و گرفتە دەبێت حکومەت پێداچوونەوەی بە ئەم گرێبەستەیە بکات و گرێبەست ڕەزامەندی هەردوو لە لای لەوێ و یاخود کێ قەرەبووی ئێمە ئەکات و یاخود ئەمڕۆ هەر پێمان بڵێن مۆلیدەکان لابن ئێمە لایە بینە ڕۆینەوە ماڵەوە بەس نەکدامانێ حرەز بین بە دیار پرۆژەکەیەوە. دەستەکانە خۆش بێ تۆ ئەگەر مۆلیدەکە و لابەری چیەکەی بە چیەوە سەرقاڵەبی؟ وەڵی تر هەموو عالم بێ ئێشە بێ هەتا ئێستا ئێمە ئیشێ نییە چونکە چەنای ساڵی ئێمەوە بۆ 20 ساڵی ڕێکە خەریکی ئەم مۆلیدانەی هیچ ئیشێک نییە لە پڕ ئێمە بچینە سەری بڵێن ئەم میشە ئەەکەی. چەند ساڵە میشاکەی؟ لە 2005ەوە بۆ 25 20 ساڵ بووە بۆ 26 کە ئێمە خەریکە میشەی. ئیشی ترە زانیت؟ نەخێر وەکو ئیشی کە هیچ شێکی کە نازانێ ئەمە بەڵکو ئیشی ئەم مۆلیدەیە نەبێت. باشە تۆ گەر بۆنە ئەو گرێبەستێکی ئەمان دەیانناوە تا چەند ئێوە پێی ڕازین؟ گرێبەستەکانەمان هیچ ساحب مۆلیدەیە پێ ڕازی نییە چونکە لە بەرژەوەندی ساحب مۆلیدە نییە ئەمان گرێبەستەکانیان نایاساییە تێگە ئێمە داوای چەند خاڵێکمان کردوم پارانەی کە ئەوان دابینێکن بۆ ساحب مۆلیدا ئێمە ئەوانەی کە لە ئۆفیسەکان هەر ئەگەر کارەباکە ئیش پێ بکەن پارەکە گەڕێتەوە بە خۆیان عنی ئێمە بە بەلاش دانیشت. دەستەکانە خۆش بێ چەند ساڵە بیشاکەی وەزم نایە قسە بکە ئەوەی کە هەیە ئەمان ژمارەیەک لە خاوەن مۆلیدە ئەهلیەکانی شاری سلێمانی هاتوونەتە بەردەمی قایمقامێتی سلێمانی داوای ئەوە دەکەن کە چارەنووسیانێک لای بکرێتەوە ئەو خاڵانی کە بۆیان دانراوە ئەو لەکە لە گرێبەستەکەدا هەیە ئەمان لە زۆرێکی ناڕازین بەهۆی ئەوەی کە لە ساڵحی ئەمانانیە بۆی ئەمان داوا دەکەن زوو یەکلای بکرێنەوە حرز نەبن بە دیار مۆلیدەکانی خۆیانەوە تاوەکو ئەو پرۆژەش بە تەواوەتی کە پرۆژەی ڕووناچیە سەر بگرێت.